ئەم دۆخەی کە ئێستا لەم چەند ڕۆژەی ڕابردوو بینیمانە بەڕاستی دۆخێکی مەترسیدارە ئێمە تەنیا کوشتنەکانمان نییە حاڵەتی خۆکوژیش لە ماوەیەدا زۆر ڕێژەکەی بەرز بۆتەوە ئەمە یەکێکە لەو زەنگانەی کە ئێمە ئیتر پێویستە زۆر بەجددیتر لە جاران کار لەسەرم کەیسانە بکەین و بتوانین ڕێگە چارەی زۆر تەندروست هەڵبژێرین و کاریان لەسەر بکەین و حکوومەتیش دەستکراوە بێت و لایەنی پەیوەندیدار دەستکراوە بێت بۆ ئەوەی کە مامەڵەیەکی تەندروست مامەڵەیەکی زۆر خێرا لەگەڵ ئەم کەیسانەدا بکە تا چیتر ئێمە بەیانیان کە هەڵەسین لە خەو چاوەڕێ ئەوە نەبین ژنێکی تر کوژرا بێ یاخود ژنێکی تر هەڕەشە لەسەر ژیانی دروست بوو بێ. بەڵێ ئێمە وەکولی ژنەی ژنان وەکو پێشتری ژۆک چالاکوان گلەیمان لە سەرم بابەتە زۆر بووە لەبەرەوەی لایەنە سیاسیەکان زۆر کات تەداخولەکەن لە ڕەوتی بەرەو پێشچوونی تحقیق لەلایەک و بڕیارەکانیش لەلایەکی تر چونکە ئەم کەسانی کە ئەم تاوانانە ئەنجام دەدەن هەندێک جار لەلایەن لایەنە سیاسیەکانەوە داڵدە دەدرێن و حەشار دەدرێن و تەسلیمی لایەنی پەیوەندیدار ناکرێن بۆی مامەڵەی تەندروستیان لەگەڵ بکرێ و یەکلا بکرێتەوە ئایا تاوانبارن یاخود ناو دواتریش دادگاکان بەکاری خۆیان هەڵبسن بە سزادان و دەرکردنی سزای پێویست بۆ ئەو کەسانی کە تاوانەکان ئەنجام داوە. بە درێژایی چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 2014ەوە هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر گەورەدا ژیان بەڕێ دەکا و کات بەسەر دەبا ئەمە وای کردووە کە زۆرێک لە تاکەکانی ئەم کۆمەڵگەیە لە ڕووی دەرونیەوە ماندوو ببن و هۆکارەکانی بێکێک لە هۆکارەکانی زۆربوونی ڕێژەکانی کوشتن ڕەنگە ئەمە بێت بەڵام ئەمە پێویستی بە دیراسی زۆر جدی هەیە لەلایەنی مختەس کە بتوانن دیراسە لەسەر بابەتە بکەن کە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی ڕێژەکانی کوشتن لە هەرێمی کوردستانە لەم ماوەی کۆتاییدا بۆچی وایە. لیژنەی ژنان ڕاستە کەیسەکان کەیسی کوشتنی ژنانن بەڵام لیژنەی ژنان تەنیا لیژنەی معنی نییە بەم بابەتە یەکێک لە لیژنە هەرە سەرەکیەکان کە معنی بەم بابەتە لیژنەی مافی مرۆڤە و لیژنەیەکی تر کە معنیە بە بابەتەکە لیژنەی ناوخۆیە لەگەڵ لیژنەی پێشمەرگە بۆ لەبەرەوەی بەشی زۆری ئەم کوشتانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوویان داوە بە چەک ڕوویان داوە و ئەم چەکە ئەگەر چەکی بە مۆڵەت بێ وەزارەتی ناوخۆ ئەم مۆڵەتانەی بەخشیوە بۆ کەسانی کە هەڵگری چەکەکانن ئەگەر بێ مۆڵەت بێ بازاری چەکەکانمان هەیە کە دەبێت دیسان وەزارەتی ناوخۆ کاری لەگەڵ بکات و بزانێ بۆچی بەم شێوەیە ئەم بازاری چەکانە ئەم نەوێ سەروبەری کار لەگەڵ مامەڵەی چەک دەکەن لە هەرێمی کوردستانە و ڕێژەکە کەم بکرێتەوە و بتوانرێ میکانیزمێکی تەندروست دابنرێ بۆ مامەڵەکردن بە چەکەوە و هەروەها پێداچوونەوە بۆ هەموو ئەو مۆڵەتانە بکرێ کە بەخشراوەتەوە کەسانی کە هەڵگری چەکن.